ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە ڕۆژی جیهانی پەروەردە بە زمانی دایکی. ڕۆژی 21 فێڤریە بەرامبەر بە 2 مانگی ڕەشەممە ڕۆژی جیهانی پەروەردەی زمانی دایکیە. پەروەردە بە زمانی دایکی سەرەتاییترین و دیارترین مافی هەر مرۆڤێکە لە هەر گۆشێکی جیهاندا. ئەمڕۆ لە بەشێکی گەورەی جیهاندا مافی خوێندن بە زمانی دایکی بە فەرمی ناسراوە و بە ملیار کەس لەو مافە کەڵگوەردەگرن. وڵاتێکی پڕحەشیمەتی وەک هیندستان تەنیا یەک لەو نمونانەیە کە تیادا دەیان زمانی فەرمیبوونی هەیە و پەروەردە بە هەموو ئەو زمانانە بەڕێوە دەچێت. گەلێک وڵات لە جیهاندا بوونیان هەیە کە تیایاندا 2-3 زمانی فەرمی نەتەنیا لە بواری پەروەردە و بارهێناندا ڕێکراوە، بەڵکو زمانی فەرمی و میدیایی و یاسایی هەر ئەو زمانە دایکیەیە کە بە ئەندامانی بنەماڵە لە ماڵەوە قسەی پێ دەکەن. هێند، سوئیس، کەنەدا و ئیسپانیا نمونەی بەرجەستەی ئەو وڵاتانن. سەدان ساڵە کارناسانی بواری زمان لەسەر ئەو بڕوایان کە پەروەردە و خوێندن بە زمانی دایکی فاکتەرێکی جدیە بۆ گەشەی زەهنی و توانایی فێربوونی منداڵ و بە فەرمی نەناسینی ئەم مافە گەلێک زیان و گرفتی لە بواری کۆمەڵایەتی و فەرهەنگی و گەشەی زەهنی منداڵان لێ دەکەوێتەوە. جگە لەوەی کە پەروەردە بە زمانی دایکی مافێکی سەرەتایی و ئینسانی هەر تاکێکە لە جیهاندا، پێشکەوتنی و گەشەسەندنی کۆمەلگاش پەیوەستە بە گەشەکردنی هەموو بەهرە و تواناکانی خەڵکیە و کۆمەلگایەی کە پەروەردە بە زمانی دایکی پایەیەکی بنەڕەتی و گرنگە تایەدا. منداڵان دەتوانن بە ئاسانی چەندین زمان فێر بن و ئەو منداڵانەیە کە بە چەند زمان دەتوانن قسە بکەن پۆتانسیێلێکی باشتر و زیاتریان هەیە بۆ فێربوون. بە فەرمی ناسینی مافی خوێندن لە هەموو ئاستەکاندا بە زمانی دایکی پایەیەکی بنەڕەتیە لە گەشە و شکڵگرتنی کەسایەتی تەندروستی مناڵ و تازە لاوان و ڕێگایکە بەرەو گەشە و پێشکەوتنی کۆمەلگا. سەرەڕای هەموو ئەمانە لە ئێران کە وڵاتێکی فرەزمانە لەژێر دەسەڵاتی ڕژیمەکانی شاو ئیسلامیدا وەک بەشێک لە ستەمی نەتەوەیی مافی خوێندن بە زمانی دایکی بۆ ملیۆنان خوێندکاری کورد، تورک، عەراب، بەلوچ و هیتر بە شێوەیەکی پلان بۆدا ڕێژرا و سیستماتیک پێشێلکراوە. کۆماری ئیسلامی نەک هەر خوێندنی بە زمانی دایکی قەدەغە کردووە، بەڵکو بە ئەمنیەتیکردنی ئەو پرسە هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی فەرهەنگی و زمانەوانی لەگەڵ زیندان و ئەشکەنجە و بەرەوڕوو کردوێتەوە. لە ئێران منداڵ هەر لە سەرەتای چوونیان بۆ ناو باخچەی ساوایان یان قوتابخانە خۆی لەگەڵ ئەو ژینگە نوێیە نابۆ دەبینێ و لەبەر ئەوەی کە دەستی بە دایک و باوک و کەسوکاری ئاشناش ڕناگات بە شێوەیەکی سروشتی هەست بە ترس و نیگەرانی دەکات. قسەکردنی مامۆستا بە زمانێکی تر ئەو ترس و نامۆبوونەی منداڵ دووهێندە دەکات. بەردی بناغی پەیوەندی نێوان منداڵ و مامۆستا لەسەر ئەم نامۆبوونە بنیاد دەنێت. لە کاتێکدا ئەم ترسە دەتوانێت لە ڕێگەی زمانێکی هاوبەشی کە بە گوێی منداڵەکە ئاشنا بێت چارەسەر بکرێت. ڕێزگرتن لە مامۆستا جێگەی ترس لە مامۆستا دەگرێتەوە. پردێک لە نێوان بنەماڵە و قوتابخانە دروست دەبێت. منداڵ بە ئارامیەکی زیاترەوە وانەکان فێر دەبێت و هەستی متمانە بەخۆبوون تیادا بەهێزتر دەبێت. توێژینەوە زانستیە باوەڕپێکراوەکان دەری دەخەن کە پەروەردە دەبێت لانی کەم تا دەمەنی 10 ساڵەی بە زمانی دایکی بێت. تەنها بەم شێوەیە منداڵ دەتوانێت سوودی تەواو لە توانایی گەشە و شکڵگرتنی کەسایەتی خۆی وەربگرێت و بەهرە و تواناییەکانی گەشە دەکەن. توانایی بەکارهێنانی زمانی دایکی وا دەکات کە منداڵ لە فێربوونی زمانەکانی تردا تواناییەکی زیاتری هەبێت. بەم شێوەیە ڕێگا بۆ فێربوونی زمانەکانی دووهەم و سێهەم و دەست ڕاگەیشتن بە فەرهەنگ و بیرکردنەوە خۆش دەبێت. لە قۆناغەکانی داهاتووی پەروەردە بە زمانی دایکیدا توانایی لاوان و تازە لاوان لە پرسی دەوڵەمەندکردنی فەرهەنگ و بیرکردنەوە لە کۆمەلگای مرۆڤایەتیدا گەشە دەکات. بەم شێوەیە دنیای دەوروبەری منداڵان لاوان و تازە لاوان فراوانتر دەبێت. ئێستا دەتوانین بهێنینە بەرچاومان ئەو ڕژیمەی کە ئەم مافە سەرەتاییەی لە ملیۆنان منداڵی دانیشتووی ئەم وڵاتە دریغ دەکات لە ڕاستیدا چ تاوانێکی گەورە بەرامبەر بەو منداڵانە و بەرامبەر بە هێزە بنیادنەرەکانی دوا ڕۆژی ئەم کۆمەلگایە ئەنجام دەدات. لێکۆڵینەوە کۆمەڵناسیەکان لە بواری پەروەردە لە ئێراندا دەریان خستووەکە ڕێژەی واسهێنان لە خوێندن و ناسەرکەوتووی لەو ناوچانەی ئێران کە زمانی دانیشتوانەکەی فارسی نیە گەلێک زیاترە و شادی و ڕەزامەندی منداڵان و خوێندکاران زۆر کەمترە. پەروەردە بە زمانی دایکی لە هەموو ئاستەکاندا قسەکردن بە زمانی دایکی لە ئێدارە دەوڵەتیەکان و لە شوێنی کار دەرکەوتن لە مێدیا و ڕاگەنرەکان بە زمانی دایکی
مافێکی بێ ئەملا و ئەولای هەر مرۆڤێکە. کمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستیێران 30 ڕێبەندانی 1402